ڕۆژانی کتێب دەکەوین چەندین پرسیار و گومانمان لەلا دروست دەبێت هەر لەو دیدەشەوەیکە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت هەوڵ دەدات خوێندکارێک بەرهەم بهێنێت کە جگە لەو منهەجی کە بەرێکەوێت بتوانێت تاکێکی ڕۆشن فکر و ڕسکاو لەنێو کۆمەڵگەکەیدا پەروەردە بکات و ئەم ڕۆژ لە دووەمین ڕۆژماندا کە لە درێژکراوەی پرۆژەی بەخشینی 100,000 کتێب بە ناوەندەکانی خوێندن ئەمڕۆ خوێندنگەی ئامادەی سەروەرانی کوڕانمان بەسەر کردەوە و دیارە گەورەکەی مارگرێتیان بەدەست گەیشت بە هیوان بتوانێت یان مامۆسایان یاخود خوێندکارەکان بەر سەرچاوەی هەمەڕەنگ بکەون جگە لەو منهەجەی کە بەرێکەون لەناو خوێندنگاکەیاندا و جێ ئاماژەیە کە ئەم پرۆژەیە لەسەر ئەرکی دۆستی کتێب بەڕێز دکتۆر تەها ڕەسووڵە و هەروەها سوپاسێکی بێپایان بۆ دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان کە کتێبەکان لە چاپکراوەکانی ئەوانن و دەمانەوێت کە تاکی کورد لەگەڵ کتێبدا هاوڕێتی و دۆستایەتیان پتەوتر بێت. بە ناوی ئامادەی سەروەرانی کوڕانەوە زۆر بە خێراتنیشی گەرمی دەستگای پەروەردەی مارگرێت دەکەین کە ئێمەیان بەسەر کردوتەوە بە بەخشینی 100 کتێب لەگەڵ کتێبخانەیەک بە کتێبخانەی خوێندنگاکەمان بەڕاستی ئەوە نیشانەی خەمخۆریە و نیشانەی لەم ڕۆژەدا کە خەڵک کتێب بەجێ دێڵێ و خۆمان باشە زانین سوشال میدیا چی لە گەنجی ئەم وڵاتە کردووە ئەمە بەڕاستی ئاوردانەوەشی گرنگە بۆ ئەم دەستگایە کە بیری لەوە کردوتەوانێ ئەم کتێبە گرنگانە بەخشە بە کتێبخانەی خوێندنگاکان بۆ مەبەستی دەوڵەمەندکردنی هەم کتێبخانەکان و هەمیش دەوڵەمەندکردنی فکری خوێندکارەکان کە بەر ئەو چاپەمەنیانە بکەون بەر ئەو کتێبانە بکەون کە بەڕاستی سوودیە بێ بۆ ژیانی ڕۆژانیان دووبارە بە ناوی ئامادەی سەروەرانی کوڕانەوە زۆر بە خێراتنی دەستگای مارگرێت و پەیمانگەی مارگرێت دەکەین زۆر سوپاسانەکەین بەڕاستی ئەوە خەمخۆریە ئەوە نیشانەی ئەوەیە ئەم دەستگایە فعلەن لە گۆشەنیگایەکی ترەوە بۆ پەروەردە ئەڕوانێ و زۆر سوپاسانەکەین بەخێرمە سەرچاو.